بەڕێزان کارتە سواوەکانی هەرێم پارتی نەکەرێم هەرچەندە ئەمە نازانین بەڕاستی یەکێکەکان تێمان بگەین مووقفتان چییە؟ هەڵوێستان چیە؟ بڕوا بکە یەک لێ دوان نابینیەوە بزانین یەکێتی هەڵوێستی چییە؟ ئەو ڕۆژە قوبات لێ دوانە چی گشتگیریدایە تکە ئەگە حزبن ئەگەر بە خەڵک بڵێن یان دەکشێنەوە لەگە پارتین ڕێیتان چییە چ نییە ئەوە شەرمەزاریە حزبێک جورئەت نەکا یا پیاوە شتێدا نەبی لێ دوانێک دەرەسە ئەو ڕووداوانە من دێنێنەوە بۆ سکرتێری پێرێ سکرتێری پاڤلم کروتی نازانم دوو ڕۆژت کە دەبیت گوایە ڕەشەیان کرد ئەوڕۆ ئاخر ڕۆژە وەڵی هەروەکی خۆی دەبینێ بەهەرحاڵ چار وەزیری هەیە دەکشێتەوە چ کەی موشکیلەیە چ لە هاوچێشەی سیاسی دەدەڕ ئاوت پێ ناگیرێتەوە نەوتت حەدای دەکەم بتوانین نەوت بنێری کورکاچ خۆمانە زۆر گەڵحۆن بەدزدی ڕێک ئەوەی دادگای پاریز ئەلغای کردەوە لە بۆی نیە نەوت بنێری کە بنێری ئەو عێراق و سعودیا و ئێرانش محەدەت لە بۆیان هەیە نەوت بنێرن تهدید دەکرد لەبەر ئەوەی دەبیت بە پێی ئیتفاقی ئۆپک نەوت بنێردرێ ئۆبیۆ زۆرە بەکەیف خواندێن کۆمەڵێک جملە دەدەن کارتەچی بەهێزیان نییە دەکشێ وەکو سوودانی وەکو سەدرریەکانی وەکو سونەت لێ دێت چ داهاوچێشەی گۆڕا دوو خاڵش کەش بڵێ عێراق لە بەرامبەر ئەوە چی لە بدەستە ئاڕێ ئەو زانیا لەمە بە تۆمەتی نەوتی قاچاغدایانداتە لە دادگای نێودەوڵەتیەکان لەبەر ئەوە تاوانی هەر بەرامبەر عێراق کرایە بەرامبەر هەموو نێودەوڵەتیش کرایە یعنی بڕوا بکەن ئەوە خەبەرە ها ئەوە پارتیەکان باش بزانن من دەزان ئەو جورئەتتان نییە بۆ بشکەن لە ڕێفراندۆم خراپتان بەسەدێ هاوکات وەرە دەکشێ برێم ئەوە دەکەی عێراقەوە لێ دەجوڵێنی تاوانی بە قاچاغبردنی نەوت لە دادگاکانی نێودەوڵەت شکایەت لێ دەکا هەمووی ئەمر قەرزیشانەوە دەرەچی دوو خاڵش کەش بڵێ پەرلەمانی لۆ هەڵدەوەشێنەوە بە دادگای فیدرالی دنیایەکش لێ ئەمریکا خاڵشکەی هەیە هاوڕێیان عێراق شکایەتی لای ئەمریکا کردە بڕوا بکە سوودانی ئەو ڕۆژە ئەفواد حوسێن گوتی ئەگەر موچەیەک لە سێم کاکە سێ مانگ جارێک موچەکی بنێرن سوودانی دەرێن نانێرم گوتی زلزال دروست دەکە ئەوە بنەس بەڕۆ بپرسن زلزال دروست دەکە گوتیانی چ دەکەن سوودانی چۆ بە ئەمریکەکانی گوتیە ئەنگۆ بەمە دەڵێن هەشت بێدەنکە ئەو ئەمە هەشتمان بێدەنگ کردێ بەس ئەوانە مشکلەی دروست دەکەن لە بۆنگۆ بەڕێزان بڕوا بکە ئەمریکیەکان دۆسیە بە دۆسیە دەکەن لە ئێستا لە هەشتیشیان نەدەلو لەبەر ئەوی دۆسیە بە دۆسیە دەست پێ دەکەن نانوێت کەس فەوزا دروست بکە لە عێراق کێشە دروستکە مەسەلەی بەعسەکان بە قاچاغبردنی نەوت تێم دەگەی مشکلە نانەوە لە عێراق تاام هەکرە لەو ڕۆژانە بارگای بارزانانی لە دوانی برم ئەوەیان کردێ گوتیان ینی ناوخواان گفتوگویان کردی سەری ساڵی ڕاخت بە دیار دەکردبتەوە مشکلی عێراق هەتا ئێستا لەو خەیاڵەدادا بەڕێزان ئەمریکا دژی نائستقرارە هەرێم یعنی دەوری حەشت دەبینێت تێکدانوەسە لەو ڕووداوانە حەشت قسەی نەکرد ئێستا پارتی یەکێتی نازانێت یەکێتی بەڕاستی کەستیان ناگا بەس پارتی دەورێک دەبینی سەرێشەی لۆ ئەمریکا جارێک دوزار پێیانی گوتیە ئەمە لەگەڵ ڕێککەوتنی جاری سێم پێیان ناڵێ کوڕی فرراندۆم دەرێ عێراق بڕۆ بە خاڵی کۆتایش بڵێم ها بەڕێزە بڕوا بکەن یعنی ئەو ئەمریکا زروزە بەلاە بەس دەنجی ئەمریکا لەگە وەزارەتی پەروەردە دیتانەوە ماوانە ئلغا کراوە زان وەزار دەنجی ئەمریکا لە 42 دروست بووە 1942 83 ساڵ لەمەوبەر لە تەک ئەوەش 58 زمان قەدەغەی کرد برێم قەپاتی کردی گوتی تەسیر لە بودجەم دەکە وەرە بەمبرێ لەو بودجە و لەو ئەزمەی 50 تەلەڤیزیۆنی وەکو ئاوا و کوردستان بیسار و 800 ئەوەندە مینبەرەی بینرا و بیستراوی هەیە پارتی یەکێتی هەروە بەو پارە خەیاڵێ دەژی لەو ئەزمە گەورەی ئەگەر مەسرور بارزانانی ڕاستەکە پارەی دەوڵەمەندمان مەگرە هەرچەند دەست خۆش وەڵی لیاوەردەگری مشکلەک نییە بەڵام وەرە کاکە وەرە تەقلیس لە میزانی خۆتکە لەو هەموو تەلەڤیزیۆنت کە کاکە ئاوە سوودی چییە کوردستان بیستار سوودی چییە کەناڵی هەشت سوودیان چییە بە مەلاین دۆلار معاشان هیچ نابڕێ ئەوانە ئەگەر ئەتو یەک تۆس لەگەر ئەوەی دەبی اقتصادیان لە حزبەکەی خۆت هەمووی دەست پێ بکەی بەس دێ بەس مووسەی خەڵک دەبڕی